ناوم خەندە بورهان کاکە سوورە لە شاری سلێمانی لەدایک بووم و پیشەشم مامۆستایە. بەڵێ سەرەتا هەر لە سەنتەری خۆمان مسابقەیەکی سوورەتی بەقەرە ڕاگەیەنرا، منیش بەشداریم تیا کرد و بە فترەیەکیش سوورەتی ئالی عیمران نیسا ئەوانیش ڕاگەیەنران، ئەوانیشم هەر لەو مسابقەیە لەبەر کرد. بەڵام ئیتر پاش فترەیەک چوومە لای مامۆستاکەم سەسامیە، خوا گەورە پاداشی خێری بابەتەوە، زۆر یعنی موسێر بوو لەسەرەوەی هانی ئەیان کە بەردەوام بینە قورئان لەبەرکردن. لەلای ئەو باقی ئەوانی تری مابوو بە ساڵێک و 8 مانگ الحەمدولله لەبەرم کرد. ناڵم بەقەرە و ئالی عیمران و نیسا و ئەوانە لە مسابقەیە لەبەرم کرد، بەڵام باقیەکەی تری بە ساڵێک و 8 مانگ الحەمدولله لەبەرم کردەوە. با بڵێن کۆسپولەمپەر ئەوە بە بۆنی پیشەکەمەوە ئەوێ مامۆستا بووم، ئەوە کاتی لێگرتم، بەڵام کە ئەش هاتمەوە هەر من دەستم ئەکرد بە لەبەرکردن و ئەوانە. ئەگەر ڕۆژێکیش ئیتر بە مەشغوڵی بووە چوون بۆ شوێنێک وایە هەر سەبەبێکی تر بووە ئەو پەڕەی یاوە ئەو وەرەقەی کە خۆم ئەمویست لەبەرم نەکردایە، لە ڕۆژێکی ترا بە شێوازە تعویز نەکردەوە، بگرە زۆر پەڕەی زیادەشم هەبوو بۆ ئەو کاتانی کە ئەگەر مەشغوڵ بم نەتوانم. یازجاری وە هەبوو قورئانەکە لەبەرکردنەکەی ئاسان بوو الحەمدولله، کە مڕاجەعەم ئەکردەوە لێم تێک ئەچوو، زۆر پێم ناخۆش بوو کە یعنی لە مڕاجەعەکە هەستمەکە ئەگەر باش نەبوومە سار دەبوومە و چۆن لەبەریشم کردەوە ئێستا دیسانە لە مڕاجەعەیە باش نیم، ئەوە ساردی ئەکردمەوە، بەڵام ناڵم دوای دیسان گڕوتینم تێ هاتوو زۆر بە باشی یعنی دەستم پێ کردەوە. کە هاتمە سەنتەری حکمە من وەکو تەلەبەیەک دەستم کرد بە خوێندنەوە ئەوانە، زۆر طبعا ژیانی پێشترم جیازی هەبوو لەگەڵ ئەو کاتێک کە هاتم و دەستم پێ کرد و الحەمدولله لەگەڵ قورئانە خەریک بووم، چونکە بەڕاستی بەرەکەتێکی تایبەتی تایە و دڵەکان نەرمەکات و شتێکی زۆر تایبەتە، جیاوازە لە هەر شتێکی تر کە تۆ لەبەری ئەکەیت، چونکە بەڕاستی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دڵ هەیە. خوا گەورە خۆشی وە جۆری ئاسانی کردووە کە تۆ بتوانی لەبەری بکەیت، و ئەوەش وەسوەسەی شەیطانە کە وات لێ کاڵە جا من بۆ لەبەری کەم خۆ هەر بیرم ئەچێتەوە، بەڵام بەعەکسەوە کە تۆ لەگەڵ یا ژیایت و چەند جار مڕاجعەت کردەوە ئیتر یعنی بە شێوەی خوای گەورە یارمەتی دەرەبێ و لە دڵا سابت ئەبێ، بە هیچ جۆرێ لەگەڵ ئەوانیم کە بڵێ بۆ لەبەری بکەم خۆ من هەر لەبیر نەچێتەوە، نا بەعەکسەوە بگرە خۆشترین کاتەکانی ژیانت، تایبەتیترین کاتەکانی ژیانت ئەو کاتێک کە لەگەڵ ئەو قورئانە.